شلوچیان بردم سرکشن هی 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 بسپورم تم باورم دوزخ باش زانم هر دم سڵاوتان لەبێ هەم کاتتان باش پەڕێزان بەرمەتی هاوکارانم هەواڵەکانی ئەمڕۆ دووشەمە 29 نیسانی 2024 تان پێشکەشەکەین بیسەرمان بن. کۆمپانیای داناغاز ڕایدەگەێنێ بە شوێکی کاتی بەرەمێنانیان لە کەڵگەی کۆرمۆ ڕاگرتووە. کۆمپانیای داناغاز ڕایگەیاندووە سەلامەتی و تەندروستی کارمەندان و کرێکاران لە کاری هەرە لە پێشینەی کۆمپانیاکەیە بۆ هۆیەوەشەوە بە شێوازێکی کاتی بەرەمێنانیان ڕاگرتووە و گۆڕانکاریان لە شێوازی بەڕێوەبردننی کارەکانیاندا کردووە. لە ڕاگەنراوەیەکدا کە ئەمڕۆ دووشەممە داناغاز بڵاوی کردێتەوە باسی لەوە کردو دوایەوەی ڕۆژی 26 مانگە کۆگایەکی گازی کۆندێسەیت لە ڕێگەی هێرشێکی ترۆریستی درۆینەوەکرایە ئامانج لە ئەنجامی و هێرشەدا 4 لە کارمەندەکانی گیانی لەدەستدا و 8 دیکەش بە سووکی بریندار بووە لە کاتێکدا سەرقاڵی کاری چاکردنەوەی کۆگاکە بوون. داناغاز دەڵێ هەرچەندە زیانی کەم بە دامەزراوەکان و کەرەسەکان کەوتووە بەڵام بەرەمێنان بە شێوازێکی کاتی وەستیان درراوە و ڕێوشوێنەکانی کارکردنیشان گۆڕیوە. جەخت لەوە دەکاتەوە لەوەی کە لەگەڵ دەسەڵاتدارانی حکوومەت لە پەیوەندیدان بۆی ڕێوشوێنە ئەمنیەکان تونند و تۆڵ بکەن بۆی دوجار بەرەمێنانی گاز لە کەڵگەی کۆرمۆ دەست پێ بکاتەوە. لە گوندێکی کەرکووکیش بۆرێکی غازی شکاو دانیشتوانی گوندەکە ماڵەکانان چۆڵ کردووە. لە گوندی قزلیار لە سنووری پارێزگای کەرکووک بۆرێکی غاز شکاو و دانیشتوانی گوندەکە ماڵەکانان چۆڵ کردو لە ئێستا تیمەکانی غازی باکوور سەرقاڵی چاکردنەوەین. بە پێی زانیاریەکانی ڕۆژنووس لە گوندی قزلیار لە سنووری پارێزگای کەرکووک بۆرێکی غاز شکاوە و دانیشتوانی گوندەکەش ماڵەکانیان چۆڵ کردووە. ئێستا تیمەکانی کۆمپانیای غازی باکوور سەرقاڵی گەران و پشکنین بۆ دۆزینەوەی ئەو جێگایی کە لەو بۆریە غازەدا کوون بووە. ئەو بۆریە غازی شل لە نێوان کۆمپانیای نەوت و غازی باکوور دەگوێزێتەوە. ئەمە جاری دووەمە لە ماوەکی کەم هەمان ڕوودا و دووبارە دەبێتەوە. محەممەد قزلیاری دانیشتوانی گوندەکە ڕایگەیاندووە دانیشتوانی گوندەکە لە دوای دەنگی تەقینەوەکە بە ناچاری لە پێناو سەلامەتی خۆیان ناوچەکەیان بەجێهێشتووە. هێرشە داگیرکاریەکانی دەوڵەتی تورک و بە ئامانجگرتنی هاوڵاتیانی مەدەنی لە هەرێمی کوردستان بەردەوامە. هاوڵاتیانی شاری هەولێریش دەڵێن هێرش و بۆردومانەکانی دەوڵەتی تورک بۆ داگیرکردنی خاکی کوردستان و لە ناوبردننی گەلی کووردە بۆیە پێویستە لایەنەکانی هەرێم بەیەک دەنگی و یەکگرتوو بن بۆ وەستاندنی و هێرشانە ئەوش هەر بە یەکگرتووی ئەوان دەکرێت. بە شێوەک نەدیموکراتی هەیە نەمافی مرۆڤ هەیە لە تورکیا تەنها ڕژێمێکی فاشست تورکیا بەڕێوە دەبا و دش بە گەلی کوردیش بۆ سڕینەوەی ناسنامەی گەلی کورد ئۆردوغان هەوڵ دەدا. ئامانجەکانی ڕژێمی تورکیا بۆ لە ناوبردننی یان سڕینەوە و ناسنامەی گەلی کوردایانەکوونێ بە تورککردنی وەکو عەرەبەکان تعریب بە تورککردنی کوردستانە. هەر لە بۆ نمونە ئێمە ڕۆژئاوا دەبینێن جوانترین سیستەم بەڕێوە دەبا هەتا ئێستاکە لە هەموو وڵاتانی ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا ئێستاکەەوە تورکیا دژایەتی دەکا بگرە ڕۆژانە چەند کەسیان لێ شەهید دەکا و یانەکوونێت تۆ باران دەکا ئیدیەوە بۆ سڕینەوەی گەلی کورد و تورکیا کە دوو دەوڵەتی ئەقلیمین بەردەوام هەڕەشە بوونە لەسەر ئەو ئەزمۆنەی هەرێمی کوردستان. ئەگەر تەمەشای سووریا و عێراقیش بکەی وەکو دوو دەوڵەت ئەوانیش کەمتر هەوڵدا نەبوونێ لە هەموو شەچی ئەوان ئەگە ناکۆک بوون بەڵام لۆ لە ناوبردننی گەلی کورد کۆکن. تورکیا بە هەمان شێوەیە سا ڕۆژانە سنوورەکان تۆباران دەکا بە فڕۆکەی بێ فڕۆکەوان بە ئامانج دەگیرێ ینی سەروەری خاچی کوردستانیان پێشێر کردێت چ ئێران چ تورکیا دژی نەتەوەی کوردن. ئەندامێکی هاوپەیمانی کەمینەتەوەکان دەڵێت دەبوو حکوومەتی عێراق پرسی دەستێوەردانەکانی دەوڵەتی تورک لە خاکی عێراق و هێرشەکان بۆ سەر خاکێرم لە میانی سەردانێکی دوای ئەردۆغان بۆ عێراق چارەسەر بکردەیە. فەلاح خەتابی ئەندامی هاوپەیمانی کەمینەتەوەکان لەبارەی سەردانێکی ئەردۆغان بۆ عێراق و هەرێم ڕایگەیاندووە دەبوو حکوومەتی عێراق پرسی دەستێوەردانەکانی دەوڵەتی تورکی لە خاکی عێراق و هێرشەکان بۆ سەر خاکێرم لە میانی سەردانێکی دوای ئەردۆغان بۆ عێراق چارەسەر بکردەیە. ئەو دەڵێت چارەسەر نەکردنی دۆسیی ئەمنی نێوان هەردوولا جێگەی گومانە بە تایبەتی دەستێوەردانەکانی تورکیا لە کاروباری عێراق و
بردوبانە بەردەوامەکانی بۆ سەر شنگال و ناوچەکانی دیکەی کوردستان. ئەوە شەخصەتە ڕوو جگەلەوەش دۆسەیەکی دیکە بوونی ئەندامانی داعش وە لەسەر خاکی تورکیا و بڕیار بۆ چارەسەرێک بۆم بابەتە بدۆزنەوە پەڕادەستکردنەوەی ئەو ئەندامە داواکراوانەی داعش لە کاتێکدا بۆ سزادانیان لە عێراقەوە هەڵهاتوون بۆ تورکیا. لە درێژەی کار و چالاکیەکان بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان مانگرتنی زیندانیانی سیاسی لە تورکیا باکووری کوردستان لە 155مین ڕۆژدا لە قۆناغی دووەمدا بەردەوامە. زیندانیانی سیاسی لە زیندانەکانی باکووری کوردستان و تورکیا لە چوارچێ هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد مانگرتنیان لە خواردن دەست پێ کردووە. چالاکیەکە لە ڕۆژی 155میندا بەردەوامە. مانگرتن لە خواردن لە 27 تشرینی دومی ساڵی ڕابردووەکو بەشێک لە هەڵمەتی ئازادی بۆ ڕێبەرۆجەلان چارەسەری سیاسی بۆ دۆزی کورد دەستی پێ کردووە و لە قۆناغی دووەمدا بەردەوامە. ڕۆژی 4 نیسان زیندانیانی سیاسی دۆزی پەکەکە و پاژێک ڕایانگەاندووە. چالاکیەکە پێناوەتە قۆناغی دووەمەوە و مانگرتن لە خواردن کۆتایی پێهاتوە و بایکۆتی پەیوەندی تەلەفۆنی و ئەنجامدانی دیداریان کردووە و تاوەکو ئێستاش بەردەوامە. لە کاپی پەنابەرانی شەید ڕۆستەم جودی لە مەخموود چالاکی شەگری بۆ ئازادی جەستەی ڕێبەرۆجەلان کە لە 20 تەموزی 2023 دەستی پێ کردووە لە ڕۆژی 274میندا بەردەوامە. گروپی 56مین لە مەراسیمێکی تایبەتدا لە ناوڕێکخراوی گەنجان لە کامپی مەخموود بە کۆبوونەوەی لەگەڵ گەلدا بەرنامەیان پێشکەش کرد و کۆتیان بێشگری خوان هێنا و دەوریان بە گروپی 57مین بەخشی. دولتا فارسیز دخوازه مفیری جیانه که بیره برتی بکه. دولت دخوازه مفیری بگه که ام بکاربن بیره برای پوش جیان بکن. وگه گلی کرد به طایبت وگه گلی مخموره ام تجاری جیانه که بیره برای که جبو خواه قبول نکن. ام هر تیم برخوادانی خواه تکوشین خواه بگن آرمانج که حیا که ام نگهن آزادی رو برای که آفیزیکی. وگه گلی کرد بلا همو باش بزانبن نه تنی آگاهی که کجا ربراکو حیا کو امر براکو دنا و خود آزاد نبینن ام دشت تکوشی نخوا و برخوادان نخوا بر ندن ام برخوادان و تکوشی هر چهار پارچه کردستانه به طایبت گریلان آزادی کو ایرو لچبرین هری گران دل برخواد دن ام سلام دکن وگه کو نزانین ایرو هر چهار پارچه کردستانه به طایبت لچیان کردستانه شهرن هری دجوار دن دوماندن جبوبه یکی جی چه دستی مواره وگه جن جوان وگه جوان مخموره وگه گل مخموره بگشتی و برخوادانی ما هر تون بردام بکن اما تجاری جیانه که بره بردی جخوار قبول نکن و اما هر تیم بگن آرمان جا برخوادان و تکوشینه جبوبه یکی ام دی بیجن بی سروک جیان نبه بیجی سروک آپو. لە چوارچێوەی هەمانگیەکانی نێوان خۆبەڕێوەبەری و عێراقدا دوێنێ لە کامپی هۆڵەوە 714 هەوڵاتی عێراقی کە لە 191 خێزان پێک دێن گەڕێنرانەوە بۆ عێراق. کاروانێکی تر لە ئەندامیانی بەڕێگەز عێراقی خێزانەکانی داعش لە چوارچێوەی هەمانگیەکانی نێوان خۆبەڕێوەبەری دیموکراتی باکوور و ڕۆژهەڵاتی سووریا و عێراق لە کامپی هۆڵەوە گەڕێنرانەوە بۆ عێراق کە ژمارەیان 714 هەوڵاتی عێراقی و 191 خێزان پێک دێن. بەژێر چاودێری و پاراستنی هێزی یاساییشی ناوخۆی و ڕۆژاوی کوردستان کاروانی خێزانەکان لە کاتژمێر 2 پاشنیوەڕۆی دوێنێ بەڕێکەوتن بەڕێوە عێراق. کامپی هۆڵ مەترسیدارترین کامپی جیانە دەکەوێتە ڕۆژهەڵاتی شاری حەسەکەوە بە گوێرەی دوایین ئاماری خۆبەڕێوەبەری 42730 ئەندامی خێزانەکانی داعش لەو کامپەدا دەژین لەوانش 19530 کەسیان عێراقین 16779 کەسیان سوورین 6461یان بیانین هەروەها ناسنامی 11000 کەسیان نادیارە و نەزاندراوە. دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی گوندی سیادەی ڕۆژاوی کانتۆنی منبجیان تۆمباران کرد. بە گوێرەی ڕاگەیەنراوێکی ناوەندی چاپەمەنی ئەنجومەنی سەربازی منبج دەوڵەتی تورک و گروپە چەتەکانی کاتژمێر 6 و 15 خولەک گوندی سیادەی ڕۆژاوی کانتۆنی منبجیان بە چەکی قورس تۆپ هاوێش تۆمباران کردو. هەر بە گوێرەی ڕاگەیەنراوەکە لە ئەنجامی و تۆمبارانەدا زەرەر و زیانی مادی هەبووە بەڵام هیچ زانیارێک لەسەر زیانی گیانیەکان تاوەکو ئێستا بەردەست نەبووە. دوایەوەی پۆلیسی بەلژیکا خەڵی کوتایە سەر هەردوو کەناڵی سێرک تیڤی و مەدیا خەبەر ڕۆژنامەنووسانی باشووری کوردستان ڕای دەگەێنن کە ئەم کارە پێشێلکردنی مافەکانی مرۆڤ و کاری میدیاییەوە دەشڵی هەوڵێکی دەوڵەتی تورک و هاوپەیمانەتەکانێتی بۆ پرۆژەی لەناوبردننی گەلی کورد.
بەڕاستی ئەگەر خۆمان هەڵ نەخەڵەتێنین بە شێوەی گشتی دیموکراسی لەوانەیە لە ماوەی 20 ساڵ بۆ 25 ساڵیش دەبیم تاو لە پاشەکشەدایە، یعنی هەر دیموکراسیەت لە کوی جیهان لە پاشەکشەدایە و بابەتی مافی مرۆڤ و ئازادی ڕادەربڕینیش ئەوانش هەمویان کەتینە ژێر هەژمونی سەرمایەداری و بەرژەوەندی سیاسی وڵاتە زرهێزەکانی جیهان. ئەگەر نا بەلجیکا کە پایتەختی با بڵێن پایتەختی مافی مرۆڤ و دیموکراسی جیهانە، لەوێ بەو شێوەیە هەڵبکوتنە سەر پۆلیس هەڵبکتێتە سەر بڵێن بارەگای ئەو کەناڵە، بەڕاستی ئەوە زۆر دوورە لە مافی ڕادەربڕین و ئازادی. دیارە ئەوەی کە کراوە لە بەلجیکا هەر کەس ویلایەنێک کردبێتی کارێکی نائینسانی و نائەخلاقی بووە، لەبەرەوەی کە ڕۆژنامەنووس بەڕاستی چەشی پێ نییە، هەموو چەکی ڕۆژنامەنووس بریتێ لە مایکێک و لە قەڵەمێک و لە کامێرەیەک. بەو شێوازە خەڵکوتانە سەر دەستگاکە و وە تێکدانی کەلوپەلەکان وە بردی کۆمپیوتەرەکانیان و ئازاردانی ئەو کەسانی کە پاسەوانی بیناکەیان کردووە بەو شێوازەی کە ئێمە بینیمان بەداخەوە ئەوە شوازێکی زۆر نائینسانیە لە وڵاتێکا کە ئیدعای ئینسانیە دەکات. جارنامەی گردوونی مافی مرۆڤ هەروەها مافی ڕاگەیاندکار و میدیا ئەمانە پێشێلکاریەکی ڕاستەوخۆی مافی ڕاگەیاندکار و میدیایە کە بەداخەوە لە وڵاتێکی وەکو بەلجیکا ئەو وڵاتە ئەوروپیانە کە مافی مرۆڤ تێیدا بە حساب دەستەبەر کراوە و کۆمەڵێک یاسا و بنەمای تایبەت دانراوە کە تایبەتن بە پاراستنی گیان و ممتلەکاتی میدیاکاران و ڕۆژنامەوانان، بەڵام لەم کاتەدا لەم ساڵیادەدا هێرش دەکرێتە سەر ئەو میدیایانە کە ئەمە بەڕاستی کارێکی تەواو ناڕەوایە و لەگەڵ بنەماکانی مافی مرۆڤدا نایەتەوە و دژی دیموکراتیە. لە دژی کەمبوونەوەی کاتژمێرەکانی کارەبای نیشتیمانی و نەبوونی خزمەتگوزاری خەڵکی پێنجوێن خۆپیشاندانیان ئەنجامدا و لە بەیاننامەیەکدا چەندین داواکاریان ناڕاستی حکوومەت و لایەنی پەیوەندیدار کرد و هۆشداریان بە حکوومەتدا. حکومت بەجی بێتە سەر کات ئاوڕێک لە ڕێگاوبانی پێنجم بداتەوە، تایبەت ڕێگای کەوڵۆس پێنجوێن، چونکە دڵنیاتان دەکەین ئەو ڕۆژەمان لە بەرچاوەکەی تر ڕێگا باقەت کیۆ نایەت بازرگانی بەرزەکانی باشماق و سەیرامەنی لێو بەرهەم بێت. هەرچی کارەباگەی دیبڕیارێکی جدی وەک لاکرەی لێ بدرێت کارەباکان بگەڕێتەوە دۆخی ئاسایی خۆی کە جارێکی پێویست بۆ نەکا خەڵکی پێنجوێن سەر خەڵکی بێنەوە سەر جادە و داوای مافەسەردایەکانی خۆیان بکەن یاخود وەکو بەدیری کارەبای نیشتمانی کارەباکەمان بگوازرێتەوە سەرێران. تەواوکردنی ڕێگای پێنجوێن باشماق کەماوەی 10 ساڵە لە خۆناغی جێبەجێکردنە. نۆژەکردنەی تۆڕی ئاوی پێنجوێن کە ئێستا زۆر کۆن بۆ زۆرینەی ئامێر و تۆڕ و ئەمرازەکان لە کار کەوتون. چەندی ساڵە بەخێر و گیرفانی دەوڵەمەندان دەڕوات بڕێوە. باش گەزبوونەوە لە بڕیاری داخستنی پێماگای تەکنیکی پێنجوێن و هەوڵدان بۆ کردنەوەی دووبارە داغڵکردن لە سیستەمی زان کۆلاین. تەواوکردنی شەقامی باشماق بە تایبەتی بەرزەپردی چەمی گەورە کە توێچەکەی زۆر کەمە. نۆژانکردنەوەی ڕێگای دەواازەی شاری پێنجوێن کە ئێستا سەواری جادەکە بە ئاستەم دەبینێت و نۆژانکردنەوەی کۆڵانی قوتابکردنی کۆڵانەکان و گەڕەکانی ناو پێنجوێن. لە دوایین هەواڵیشدا هەواڵێکی وەرزشیمان هەیە دوایەوەی کە ڕۆژی یەکشەمە ئامەد سپۆر بۆ بە پاڵەوانی خولی یانە پلەدۆکانی تورکیا خۆی گەیاندۆتە خولی پلەیەک. لە هەفتەی 34 خولی یانە پلەدۆکانی تورکیادا ئامەد سپۆر لە دەرەوەی یاریگای خۆیدا بە ئەنجامی یەک بە هیچ لایەنەی سۆماسپۆری خانەخوێی بردەوە بوو بە پاڵەوانی خولەکە. ئامەد سپۆر کە نوێنەراتی شاری ئامەندەکە لە هەفتەی پێشکۆتای خولەکەدا پاڵەوانبوونی خۆی یەکلایی کردێتەوە. یاری نێوان ئامەد سپۆر و سۆماسپۆر دوانی وەڕۆی دوێنێ لە پارێزگای مانیسا بەڕێوەچوو هەرچەندە لە گێمی یەکەمدا یاریزانانی هەردوولا چەند جارێک